باشە زۆر سوپاس بەخێر بێن خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە لەگەڵ وەزیری شارەوانی وەزیری ڕۆشنبیری لەگەڵ جەنابی بەحافەز جەنابی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و برادران لە شارەوانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی و لایەنەکانی دیکە ئەگەر ناوم نەهێنان داوای لەبوردنەکەم خۆشحاڵین کە ئەمڕۆ بەسەر چەند پرۆژەیەکی گرنگمان کردەوە لەم دۆخە قورسە کە خەڵک ئەبینێت پرۆژە ئەنجامەدرێت ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ ئەو دام و دەستگایانەی کە نەیان هێشتووە قەیرانە دارایی و ئابوووریەکە ببێتە ڕێگریێکی زۆر گەورە لە بەردەم ئیش و کاریان منەمێ لێرە بە ناوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستخۆشی لە یەکەلەکەیان بکەم دەستخۆشی لە بەڵێندەرەکان بکەم کە بەشدار بوونە لەم پرۆژانە دەستخۆشیش لە کۆمەڵانی خەڵک بکەم بە تایبەت خەڵکی سلێمانی کە بە سەبرێکی زۆرەوە بە تحملێکی زۆرەوە چاوەڕوانی ئەم پرۆژانە بوونە ئەمڕۆ لە پردی مامۆستایانەوە دەستمان پێی کرد لەوێ چوین سەرێکی باخی مەولانەماندا دوای سەردانی قاعی پارالۆمپیکی شپاندا کە جێی دەستخۆشی بوو بۆ ئەو بەڕێزانەی کە کاریان لەسەر ئەو پرۆژەیە کردووە پرۆژێکی گرنگە بۆ کەمەندامانی نەکاری سلێمانی بەڵکو ڕنگ ببێ بە مەرکەزێک بۆ کوردستان و بتوانین هەندێ بڵێن مێنی پاڵەوانی هەموو عێراقی لێ بکرێت دوای لەوێ دەرچوین بەرەو پردی دەباشان کە یەکێک لە پردە گرنگەکانە کە بەشێک لە سلێمانی ئەبەستێتەوە بە یەک لەوێەوە چوارڕێیانی کۆبانێشمان ئیفتیتاح کرد ئەمە دیسانەوە دەستخۆشی لە شارەوانی یەکەم دەرەجەیەک کە بەشێکی زۆری ئەو پرۆژانە هی شارەوانی بوون دەستخۆشی لە وەزارەتی ڕۆشنبیری شەکەم کە بەشێکی ئەو پرۆژانە هی وەزارەتی ڕۆشنبیری بوون و ئەمڕۆ خۆشحاڵین کە کۆتایی جەولەکەمان لێرە لە هەواری شارە کە یەکێک لە پرۆژە استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە چەندین دام و دەستگای حکوومەت هەماهەنگ بوونە لەگەڵ یەکە بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بەدی بهێنن ئێرە لەم پارکە گەورە جوانە سەردانی شانۆی ڕۆمانیمان کرد کە بەڕاستی یەکێک لەو پرۆژانەیە کە جێی شانازیە کە خۆم لام شتێکی جوان و نایاب بوو و هیوادارم خەڵکی سلێمانی خەڵکی کوردستان هونەرمەندەکانی کوردستان و هی دەرەوەی کوردستانیش بتوانن سوود لەم شوێنە جوانە وەرگرن شانۆی خۆیان لێ بکەن و مەراسیمی جوانی لێ ئەنجام بدرێت لە هەر شوێنێکا کە چوینە بە تاکید پشتیوانی خۆمانمان دەربڕێەوە بۆ بەردەوامبوونی پرۆژەکان بۆ ئیدارەدانی پرۆژەکان بۆ پاک و خاوێنی هێشتنی پرۆژەکان و دەستخۆشیشم لە ستاف و کارمەندەکان کردووە ئێمە ئەزانین کە کێشەی خەڵک ئەمڕۆ بەشێکی کێشەی موچەیە بەشێکیشی کێشەی خزمەتگوزاریە بەڵام لە بیریشمان نەچێ ئێمە چەندەها بەڵێندەر و مستەسمریشمان هەیە کە چەندین ساڵە کارەکانیان وەستاون چەندین ساڵە نەتوانراوە وەک پێویست پرۆژەکانیان تەمویلکەین بۆیە ئەمڕۆ کە چوین بەسەر چەند پرۆژەیەکمان کردەوە جێی دڵخۆشیە کە ئەبینین بازار بەرەبەرە ئەکەوێتەوە گەڕ بازار بە کەرتی تایبەتێکی بەهێز بژێتەوە ئابووری هەرێمی کوردستان بە کەرتی تایبەتێکی بەهێز ئەبژێتەوە و ئێمە ئەرکی سەرشانی ئێمەیە کە کار ئاسانیان بۆ بکەین ڕوتینات نەهێڵین ژیانیان ئاسانکەین بۆ ئەوەی بتوانن لەم دۆخە سەختە کاری خۆیان ئەنجام بدەن ئەم کارانەی کە ئەمڕۆ بەسەرمانکردنەوە هاوتەری بن لەگەڵ چاکسازی ئیداری چاکسازی دارایی کە ماوەیەکی زۆرە پێوەی ماندوو بووینە دەوای ئەمە هیوادارین کە چاکسازیە ئیداریەکانمان هاوتەریب لەگەڵ پەرەپێدانی ژێرخانی شارەکانمان لەگەڵ بەدیهێنانی حکومڕانیەکی دروست یەک بگرنەوە هەمووشی لە پێناوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت
دووبارە بە خێرهاتنتانەکەم دەستخۆشیتان لە یەکەم دەستخۆشی لە دام و دەستگاکانەکەم و ئامادەم وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە بەس یەک تکای یەک فەرمووی ڕابردوودا دوو بڕیار دەرکراوە لەلایەن جەنابتە بۆ تەملیکردنی خانووە بێتاپۆکان و لە هەروەها لە دوا بڕیاریشتان بووی کە ئەو خانوانەی کە لە حرەمی گوندەکانن ئەم پرۆژە ئەمانە چۆن جێبەجێ ئەکرانەوە تا چۆن بەچێ ئالێتێک ئەمانە جێبەجێگە پرساییتر شەوەی سەر بەرەو نەورۆز نزیکە بینەوە حکوومەت یاریمی کوردستان چی ئەکا بۆ ئاهەنگای نەورۆز خۆی دەمێکە ئێمە کێشەی خانووی بێتاپۆکانمان هەبووە لە کوردستان هەندێک خانوو هەیە خەڵک لە ساڵی هەفتاکانەوە تایدا ئەژین و هیچیان بەناوەوە نەبووە بۆیە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەم کێشەیە چارەسەر بکات ئەمە لیژانمان پێکهێناوە بۆ بەدواداچوونی ئەم قەزیە لەسەر ئاستی قەزا بە قەزا و هەندێک بڕیاری گشتگیریشمان دەرکردووە بۆ چارەسەرکردنی ئەو خانوانەی کە کەوتونەتە ناو بڵێن سنووری شارەوانی حرەمی گوندەکان هیواداری نەمە ببێ بە هەنگاوێک کە خەڵک ئیتر ببێ بە خاوەنی خانووی خۆی ببێ بە خاوەنی مڵکی خۆی لە هەمان کاتیشتا بە جوودێکی زۆری وەزارەتی شارەوانی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕێگریمان لە تەجاوز کردووە و ئەمانەوێت بە هیچ شێوەیەک نەهێڵین ئەو دیاردەی تەجاوزاتایی کە هەمومان ئەیبینین لە کوردستانەوە لە کەلارەوە تاک و بادینان ئەیبینین ڕێگری لێ بکەین بە یاساش ڕێگری لێکراوە و ئێستا ئەرکە لە سەردام و دەستگاکانی حکوومەت هاوتەریب لەگەڵ تاپۆکردنی خانووە بێ تاپۆکان ڕاگررتنی دیاردەی تەجاوز و نەهێشتنی تەجاوز و ئیجرعاتکردن بەرامبەر بەو کەسانەی کە تەجاوزیان باشە کا قوباد من ئەرکام لە ڕوودا و دوو پرسیارمێ پرسیاری یەکەمیان سەبارەت بە داواکاری بەڵێندەران کە پێشتر بڕیار بوو ماگانە ژمارەیەک پارەخەنسە ژمارە حسابیەکانیان بەڵام ڕاگیراوە داواکاری بەڵێندەران بەکوێ گەشت پرسیاری دووەمیشم بڕیارێکی نێچوران بارزانانی هەیە سەبارەت بە خستنەسەری باج بۆ ئەو کۆمپانیانی کە شیشە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئێران و لە تورکیاوە کە ئێستا دەزانرێت لە سپارشەستی بەرهەمی شیش لە هەرێمی کوردستان بەرهەمێنێت بەڵام دەوتێت کاقوبات بە بڕیارەکەی سەرۆکی حکوومەتی با بڵێن کاری پێ ناکات تاکەی ئەو بڕیارە وایە و چۆن ناکە ڕوونکردنەوە پێ بدەیت سەبارەت بە ئەوەی دووهەم من ئاگام لەوە نییە کە بڕیارێکی سەرۆکی حکوومەتم هەڵوەشان بێتەوە پێم وایە بەپێی ئەو دەسەڵاتانەی کە هەمانە ناتوانین بابەتی باجی شیشەکە چۆنی مەسەلەی باج ئەوە شتێکی ترە ئێمە لە ئەنجومەنی ئابووری بڕیاردراوە بۆ پشتیوانیکردن لە بەرهەمی خۆماڵی ئێمە کارگەی ئاسن و شیشی خۆماڵیمان هەیە و پێویستە ئێمە پشتیوانی بەڵێندەرەکانی خۆمان بین پێویستە پشتیوانی لە مستثمرەکانی خۆمان بکەین بەڵام بە شێوەیەک بیکەین کە عادلانە بێت کە زەرەر نەگەیەنێت بە ئەو کەسانەی کە سوودمەند دەبن لەو شیشانە لە سوودمەند دەبن لە ئاسن بۆیە نەهێڵین بە شێوەیەک کارێ بکەین کە سعری شویش و ئاسن زیاد بێت لەسەر هاوڵاتی سەبارەت بەو سلفانەی کە ئەدرا بە بەڵێندەرەکان و مستثمرەکان بڵین ئەوە لە کاتێک بوو ئێمە توانیمان ئەو بڕیارە دەرکەین کە داهاتی هەرێمی کوردستان زیادی کردبوو کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشی ئەڕۆیشت بەڵام خۆتان نەزانن حەدەسەکانی ئەم چەند مانگەی ڕابردوو کاریگەریەکی ڕاستەوخۆیان هەبووە لەسەر داهاتی هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان کەمی کردووە و بێگومان کە داهاتی هەرێمی کوردستان کەمی کردەوە ئێمە دیسانەوە مەجبور بووینە ئەولوێتی خۆمان بخێنەوە سەر کەرتی گشتی و موچەخۆران بۆ ئەوەی بتوانین بەپێی توانای خۆمان موچەی خۆران دابین بکەین کەی دیسانەوە دۆخی دارایی هەرێم زیادی کرد داهاتی هەرێم زیادی کرد دڵنیا بن ئەولوێتەکەمان دیسان هاوسەنگە بێ لەگەڵ بەڵێندەران سەبارەت بە فرۆکەخانەکان ئێمە هیوادارین بەڕێز عەبادی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بڕیارەکەی خۆی جێبەجێ بکات هیوادارین کە پێش نەورۆز بۆ ئەوەی گەشتیار بێن بۆ کوردستان و بۆ عێراق و گەشتیار لە کوردستان و لە عێراقەوە بتوانن ڕوو لە دەرەوەش بکەنەوە فرۆکەخانەکانی هەرێمی کوردستان بکرێتەوە ئەوەی لەسەر ئێمە بوو سەبارەت بە فرۆکەخانەکان ئێمە پابەند بووینە پێی بۆیە ئێمە هیچ بربەستێکی تر نابینین
بۆ نەکردنەوەی فرۆکەخانەکان. کارزانم لە ناوچەکە قوباد پرسیارەمە یەکیان سەبارەت بە موچە بزانین ئەو موچەی کە لە بەغداوە دێەوە هەماهەنگیتانەیە لەگەڵیان بڕیارە کەی بکات ینی خەڵک ئێستا لای ڕوونیە ڕۆژێڵێ یەن ڕۆژێڵێ نایەت ئەمە سەبارەت بە هەڵبژاردنەکانیش کە ئێستا خەڵک چاوەڕێیە بزانین هەڵبژاردنەکانی هەرێم کەی وادی دیاری دەکرێت وەک حکوومەتی هەرێمی کوردستان چەند دانیشتنێکتان کرد گەشتن بەچی سەبارەت بە موچە بەڵڵە ئێمەش چاوەڕین لە بەغدایە چاوەڕین تیمەکانیان هاتوون تیمی وردبینیان هاتووە پێم وایە وەزارەتێک نییە کە سەردانیان نەکردبێت چوونە هاتنە ناو دایرەکانی هەولێر هاتن بۆ سلێمانیش وابزانم پێم وایە هیچ خەلەلێکی وایان نەدۆزیەوە قایمەی بایۆمەتریمان پێشکەش کردن اینجا وەختی خۆیان بەڕێز عەبادی وتبووی کە موچە خۆرانی هەرێم دابی نەکات ئێمەش هیوادارین پابەند بێ بە بڕیارەکەی خۆی دیسانەوە ئەوەی کە لەسەر شانی ئێمە بوو وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لەسەر ئێمە بوو بۆ پێشکەشکردنی ئەو زانیاریانەی کە عێراق مەبەستی بوو کردمان چ بە پێشکەشکردنی قایمەی بایۆمەتری چ بەکردنەوەی دەرگای دام و دەستگاکانی حکوومەت وەزارەتەکان بەڕێوەبەرایەتیە گشتیەکان بە تەدقیقەکایشیان کە من خۆم لە حەقیقەت بە هەنگاوێکی زیادم زانی بەڵام ئێستا ئەمێنێتەوە کەی و چۆن ئێمە ئالێتی خۆمانمان ئامادە کردووە و هیوادارین بتوانین کە عێراق پارەکەی نرد ئێمە بتوانین لەسەر موچە خۆرەکانی خۆمان دابەشیکەین. سەبارەت بە هەڵبژاردنەکان ئەوە پێم وایە کە پەرلەمان پشووی خۆی وەرگرت پشووی خۆی دانا ئەوە پێم وایە ڕنگ بێ هەڵبژاردنەکانمان بخاتە نزیک مانگی نۆ ئەگەر پێش مانگی نۆ ئێمە هەڵبژاردنی هەرێمی کوردستان بکەین ئەوە پێویستە گۆڕانکاری بە یاساکە بکەین پێویستی بە ئیجرعاتێکی پەرلەمانیە ئەگەر چاوەڕێی تەمەنی یاسایی خۆی بکەین پێم وایە ئەگەر هەڵە نەبم لە مانگی نۆیە ئەنجامەدرێت. سۆرانم لە سایتی ئەزانێت سەبارەت بە کاک ئیحسان زۆر نەمەکەن من دوو پرسیارمەیە یەک پرسیار من هەر وەڵامی یەکێکتانەیە پرسیاری دوای قوباد لەمانە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی شاکسازی سەبەردە پەرلەمانی کوردستان بۆ گفتوگۆی لەسەر کرا پەسەندیش کرا ئێستا پرۆژەکراوەتەوە بۆ پەرلەمان بەڵام خەڵێکیان کە گرێ بڵێن ناڕزایی خەڵکی دەکەوتەوە دیاریکردنی کەمترین موچەی خانشینی بوو کە 300,000 حکوومەت دەتوانێت ئەم نرخە بەرزکاتەوە موچێ بەرزکاتەوە ئێستاە ئێستا کە ئەو یاسایە نێردرایەوە بۆ قاعی پەرلەمان ئێستا ئەرکە لەسەر شانی بەڕێزان لە پەرلەمان بە هەماهەنگی لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت وەزارەتی دارایی وەزارەتە پەیوەندیدارەکان بە بڕگەکانی ئەو یاسایە بچنەوە بزانن کامەی شاو بوو کامەی شاو نەبوو کامەی بۆ پەسەند نەکرا ناڕزاییەکە لەکوێ بوو لەکوێ نەبوو پێم وایە ئەوە پرۆسێکی تەبیعی دیموکراسی کوردستانە و پێم وایە کە پشووی پەرلەمان نەما ئەو گفتوگۆیە دەست پێکات تازە هەشتی مارسمان تێپەڕان بێ قەزابیەوە نایڵم تاقانەکەی ناو ئێوە قسە بکە تاقانەکە چۆن پرسیارەکە نێوەندگیریت کردووە لە نێوان هێرۆخان و کاکۆسرت ئەمە ڕۆژێکێتی چۆنەوەکەی کۆنگرا بە ئیجازەی هەواڵە حکومیەکانم لێرە پرسیارێکی حزبیم لێکرا ئێمە وەکو حزبیەک من پێم باشە پێم زەرورە کۆنگرە ببەسترێت پێم وایە یەکێتی دەمێکە کۆنگرەی نەبەستووە و پێم وایە ئەم سەرکردایەتی کە هەیەی بەڕێزم بۆ یەکە بە یەکەیان کاتەکەیان بەسەر چووە کە کاتەکەیان بەسەر چووە ئێمە ئەبێ وەکو حزبێکی زیندوو هەمیشە بە خۆمانە بچینەوە کۆنگرە شتێکی تەبیعیە هەم نەک هەر بۆ گۆڕینی دەموچاوێک بە دەموچاوێکی تر بەڵکو بۆ دووبارە ناساندنەوەی یەکێتی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە کادرەکانی خۆی بە ئەندامەکانی خۆی لە ڕێی پەیڕەوێکی نوێەوە بێت لە ڕێی هەیکەلێتێکی نوێەوە بێت لە ڕێی سیاسەتی نوێەوە بێت و لە ڕێگای سەرکردایەتێکی نوێەوە بێت کە بتوانێت خۆی بگونجێنە لەگەڵ ئەم بارودۆخەی ئەمڕۆ یەکێتی حزبێکی مەیدانیە حزبێکی زیندووە حزبێکە کە لە ناو هەموو چین و توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان نوێنەرایەتی هەیە خەباتی کردووە مێژوویەکی پیرۆزی هەیە بەڵام من پێم وایە خۆم بەش بە حاڵی خۆمە بینم ئایندەیەکی گەشیشی هەیە بەڵام بۆ ئەوەی ئەو ئایندە گەشە بهێنی نەدی پێویستمان بە نوێگەریە پێویستمان بە نوێکردنەوەی پێویستمان بە گۆڕانکاریە
پێم وایە باشترین ڕێگاش بە ئەو گۆڕانکاریە هەر کۆنگرەیە. قوباد من لۆگی کەمانەساکی دوڕۆ پرسیار قوباد ئەگەر پێم بڵێ سەبارەت بە موچە ئەبینین ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بە پاشەکەوتی شۆ زیاتر لە مانگونیوەکە نەیتوانیەوە موچە بات. ئایا ئێوە ئەتوانن بەردەوام بن لەسەر دابشکردنی موچە بۆ موچەخۆرانی هەرێم و ئایا پێش نەورۆز ئەتوانرێ موچەی هەموو توێژەکانی ناو هەرێمی کوردستان بدرێ و ئایا پێتان وایە کە عەبادی ئەتوانێ ئەو بەڵێنەی کە داویەتی کە ئەڵێ پێش نەورۆز موچە ئەنێرم بهێنێتە دی؟ ئێمە هیوادارین بەڕێز عەبادی ئەو بەڵێنەی کە داوێتی سەبارەت بە موچەی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان و بە تایبەت ئەو دوو وەزارەتەی کە خۆی و تیمەکەی زۆر تەدقیقیان تیای کردووە کە وەزارەتی پەروەردەیە و وەزارەتی تەندروستیە ئەو دوو وەزارەتە پێم وایە بە تێکڕای هەردوو وەزارەت نزیکەی 180,000 موچەخۆری پێبەسراوەتەوە بۆیە ئەگەر بەڕێزیان هاوکار بن ئەو موچەیە وەک بەڵێنی خۆیان وەک ئەرکی سەرشانی خۆیان وەک واجبی خۆیان هەستن بە واجبی خۆیان بێگومان ئێمەش ئەو بەشەی تر پێمانە درێت. لەکەێنێن لە شەوی ڕابردووە دۆخی هاوڵاتانی پێوەکو حکومەتی هەرێمی کوردستان هیچ بڕیارێکتان هەیە بۆت بەنیازن هاوکاری بکەێنە خەڵکیافین ئەوەی ئەبینرێت ئەمڕۆ جێی داخۆ نیگەرانیە و ئێمە خەمێکی زۆرمان هەیە بۆ ئەو ڕووداوانەی کە ئەنجامەدرێن لە ئافرین لە هەمان کاتیشا سەرسامین بە ئازایەتی و بۆ خۆڕاگەری تێکۆشەرەکانی ئەو دەبەرە ئەوەی کە بە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێ کە ڕنگ بێ زۆر نەبێ بەداخەوە لەم زروفەیە لەبەر چەندین هۆکار ئێمە ئامادەین بە هەموو هەوڵێکی خۆمان هاوکاری ئەو خەڵکانە بین کە ئەمڕۆ ڕوبەڕووی هێرشێک بوونەتەوە کە نەکەر کوردی نیگەران کردووە بەڵام بەڵکو بەشێکی زۆری جیهانی نیگەران کردووە. سپاس و بەخێر بێن.